لەلایەک جەنگ بەردەوامی هەیە لە ناوچەکە، لەلایەکی تریش بێموچەیی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە هیچ دەنگێک نییە کەکەی موچە وەردەگرن. لەلایەکی تریشەوە لە سلێمانی ئەم هاوینە بێئاوی دەبێت بۆیە قایمقامێت و لیژنەکانیان بە دوواداچوون بۆ تەنکەرانە دەکەن کە ئاو دابەش دەکات بەسەر ماڵاندا. ئەمانە و چەناوڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. با گوڵا بێتەوە لەکانی موچەی فەرمانبەرانیش دێت. جا خەریکە چیرۆکی موچەی فەرمانبەران ڕێک وەک گوڵە و کانی لێ دێت. ئەوە تا ئەمڕۆ چاوەڕوان دەکرات دادگای فیدراڵی کۆ بێتەوە و بڕیارێک لە بەرژەوەندی موچەخۆران دەربکات. بەڵام کۆبوونەوەکە بەڕێوە نەچوو، چونکە هێشتا ئەندامە گوڵەکەی ئەو دادگایە لە حەج نەگەڕاوەتەوە و بۆ هۆیشەوە کۆبوونەوەکە نەکراوە. لەلایەکی تریشەوە وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێم بە تەواوەتی لەبارەی موچە بێدەنگن و تەنانەت هیچ باسێک نییە بۆ چوونی شاندێک تا ئەو کێشەیە چارەسەر بکەن. دەنگی ئەمڕۆ لەبارەی ئەو بابەتەوە پۆستێکی شاخەوان عەبدوڵڵاه جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بوو کە دەڵێت ئەمڕۆ هەوڵەکانیان لە ڕووی یاسایی و ئیداری بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. بەڵام بەخوا کار لە هەوڵ و یاسا و دەستوردا نەماوە، تەنها هەل هاتنەوەی گوڵەیە لەکانی. جاران دەوترا گورگە و لە پێستی مەڕدا، بەڵام ئێستا بووە بە سەگ لە پێستی مەڕدا. و تا شەوی ڕابردوو لە گوندی باپشتیانی سەر بە قەزای سۆران سەگی بێلانە هێرشی کردوتە سەر گەورێک و چل سەرگیسک و بەرخی ئاژەڵدارێکیان مردار کردوتەوە. چیرۆکەکە بەم شێوازە بووە. لە دوای کاتژمێر 1:30 خولەکی شەو 5 سەگی بێلانە چوونەتە حەوشەی گەورێکی بەخێوکردنی مەڕ و بزنی ئاژەڵدارێکی گوندی باپشتیان و 2 کاتژمێر ماونەتەوە و 40 بەرخی تێرەشێر و گیسکیان مردار کردوتەوە. بە وتەی هێدی محەممەد کە خاوەنی ئەو ئاژەڵانەیە تەنیا ئەو 40 سەرەی هەبووە و بای نزیکەی 7 ملیۆن دینار بووە، بەڵام سەگی بێلانە هیچی بۆ نەهێشتوتەوە. بە وتەی و ئاژەڵدارە ئەوە سیفاتی گورگە، بەڵام لە چانسی ئەو سەگ بووە بە گورگ. دواکەوتن و پێنەدانی موچەکانیان فەرمانبەرانی دادگای بەرایی کەلاری ناچار بە بایکۆت کردووە. نەشاد عومەر پارێزەر لە دادگای بەرایی کەلار بە 964 وت. لە ڕۆژی یەکشەمەی سەرەتایە مەفتەیەوە فەرمانبەرانی دادگاکە بایکۆتیان کردووە و جگەل لە دادوەرەکان هیچ فەرمانبەرێکی لێ نییە. هەرچەندە قسە لەگەڵ فەرمانبەران کراوە بایکۆت بشکێنن، چونکە وەک ئەوەی نەشاد عومەر باسی دەکات بەبێ فەرمانبەر دادوەرەکانیش هیچ کارێکیان پێناکرێت. وا دیارە ئەم هاوینە لە هەموو لایەکەوە قەیرانە. دوای ڕاگەیاندنی وشکە ساڵی لەلایەن قایمقامێتی سلێمانیەوە هۆشداریش دەدرێت کە هاوڵاتیان لە کاتی پەنابردن بۆ کڕینی ئاوی تانکەر چاوکراوە بن. ئەوە یەکلایی بۆتەوە کە ئەم هاوینە بەشێک لە دانیشتوانی سلێمانی دەبێت ئاو بکڕن. هەر بۆیە عامر محەممەد سەرۆکی لیژنەی شەمعە لە لیژناوە بەشەکانی قایمقامێت دەڵێت پێویستە هاوڵاتیان چاوکراوە بن لە کاتی کڕینی ئاوی تانکەر و پارەی زیادیان لێ وەرنەگیرێت یان ئاوی ناتەندروستیان پێ بفرۆشرێت. ئاماژەی بەوەش کردووە هەر تەنکەرێک لۆگۆی پێوە نەبێت و لێی نەنووسرابێت ئاوی ئەم تەنکەرە شیاوە بۆ خواردنەوە لێی مەکڕن، چونکە ئەو تانکەرانی لۆگۆیان بۆ کراوە لە پشکنین دەرچوون و لەژێر چاودێری لیژنەکاندا. سەرنجتا ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 دەربارەی ئەو شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانە. ئێوە دەزانن چەند ڕۆژێکە موشەکبارانکردنی یەکتری لەلایەن ئێران و ئیسرائیلەوە بەردەوامە. هەرچەندە ئیسرائیل کۆمەڵێک ناوەندی زۆر گرنگ و فەرماندەی باڵای کردوتە ئامانج لە ئێران، بەڵام ناوەندێکی گرنگ وێزگەیەکی گرنگ کە لە ئێرانە بە سەرڕمەکەدا دەنرێت وێزگەیە تۆمی فۆردۆیە کە تاوەکو ئێستا ئیسرائیل دەستی بۆ نەبردووە. بەرپرسێکی سەربازی ئیسرائیل ئمڕۆ ڕایگەاندووە کە تا ئێستا هیچ موشکێکیانە ڕاستەی فۆردۆ نەکردووە و وێزگە ئەتۆمێ گرنگە و دەبێت دیراسی بکەن. لەبەرەوە پەلاماردان یاخود موشکبارانکردنی ئەو وێزگە ئەتۆمێ ڕەنگە مەترسی گەورەی لێ بکەوێتەوە هەم بۆ ئێران و هەم بۆ ناوچەکە بە شێوەیەکی گشتی. بۆیە پێویستی بە دیراسەکردنێکی گەورەیە. فۆردۆ بێکێکە لە وێزگە ئەتۆمێ گرنگ و گەورەکانی ئێران کە لە ناوچەیەکی زۆر سەختایە نزیکەی 9 کیلۆمەتر لە ژێر بەردەڵانی شاخێکدا دروست کراوە، بۆیە بە ئاسانی دەستی پێ ناگات مەگەر موشکی ئەمریکی بتوانێت ئەو شوێنە بە تەواوەتی خاپور بکات. بۆیە دیراسەیەکی باشێوەیە لە ئەسنای ئەم شەڕەدا
ئیسرائیل بتوانێت هێرش بکاتە سەر ئەو وێزگا ئەتۆمێت. تاوەکو ئێساش شەڕ و موشک بارانکردنی یەکتری لەلایەن ئێران و ئیسرائیلەوە بەردەوامی هەیە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.